شەقامێکی کەرکووکە. خاشاک تەواوی دیمەنی شەقام و شۆستەکانی داپۆشیوە. ئەمە لە ئەنجامی کەمکردنەوەی پارەی پاکردنەوەی کەرکووک لە ملیارێک و 200 ملیۆن دینارەوە بۆ 187 ملیۆن دینار ڕوویداوە. لە شەقامی پێش شارەوانی کەرکووک لە ڕێگەی گردبوونەوەیەکەوە داوای پاکردنەوەی کەرکووک کرا. کۆمپانیایەکیان هێناوەتە شاری کەرکووکەوە بەلەدە ژەڵێ لێ ئاگادار نین. ئەو کۆمپانیایەکی وەهمیە ماگانە 5,000 دینار لە هاوڵاتی وەرەگیرێ، هیچ بوونیشی نییە بە بۆنەی زبل و خاشاکەوە. کەرکووکیش غەرق بووە لە زبل و خاشاکە، بۆیە ئێمە ژۆک و گروپی شەقام ئەم گردبوونەیەمان ساز کرد بۆی کەوا خەڵکی کەرکووک ئاگدار بن بە هیچ شێوەیە پارە نێن بەو کۆمپانیایە، بە هیچ شێوەیە پارەیان نێنێ لەبەر ئەوەی کۆمپانیا بوونی نییە لە کەرکووکە. لە کەرکووک بە 3 شێوازی جیاواز پارەی پاکردنەوە لە هاوڵاتیان وەردەگیرێت. ئەوانیش لە ڕێگەی پسولەی ئاوی ماڵان و پێدانی کارەبای مۆلیدە و کۆکردنەوەی پارە لەلایەن کۆمپانیایەکەوە بە ناوی کۆمپانیای خاوێن لە بەشێک لە گەڕەکانی کەرکووک. تاکو ئێستاش شارەوانی مۆڵەتی کارکردنی بەو کۆمپانیایە نەداوە. ئەوەی چەند شخصێک هەڵساون بە کەیفی خۆیان بە پشتیوانی نازانم چی لایەنێکەوە سەوان لایەنی حزبی بەلایەنی ئەمنی بێ کەوتە ناو شارەوە زبل کۆکەن. ئێمە وەکو شارەوانی ئەو شتە یاساییە و ئێمە داوایشمانی قامە کردووە لە لای ئیدعا العام زدی ئەو شخصانە بە دەلالەی قاتعەکان و ئەمر قەبسیان بۆ دەرچێت کە هەمویان بگیرێن. گرفتی کەڵەکەبوونی خاشاک ماوەی 3 ساڵە لە کەرکووک بوونی هەیە و وێڕای هەوڵێکی زۆر تا ئێستا چارەسەر نەکراوە. لە کاتی ئامادەکردنی ئەم ڕاپۆرتەش بەڕێوەبەر و وەفدێک لە شارەوانی کەرکووک لە بەغدا بوون بۆ بە دوواداچوون و چارەسەری گرفتی خاشاک. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.